خۆزگە نەهاتماتە بەشی زانستی ئەمەش نامی ئەزیزیەکە. سڵاو، تکایە ئەم نامەیە بڵاو بکەرەوە. تکایە قوتابیان جگە لە خوێندن خۆتان بە هیچی ترەوە سەرقاڵ مەکەن. لە پۆلی نۆ بووم کاتێک یەکەم جارم بوو لەوانەیە کەوتم وەرزی یەکەم. بەڵام دەرچووم، بەڵام نمرەکانم هەمووی لە 50 و 60 بوو، بەهۆی ئەوەی گرنگیم بە خوێندنەکەم نەدا. ئیتر بووم بە پۆلیدا لەسەر قسەی دایک و باوک و کەس و کارم چوون بۆ بەشی زانستی کە خۆم پێشتریش لەوانەی بریکاریا باش نەبووم. بەڵام چووم ئیتر لەویا وەرزی یەکەم لە 3 دەرس کەوتم. وەرزی دووهەم هەمان ئەو 3 دەرسە و دەوری دووهەمیش هەمان ئەو 3 دەرسە کە کیمیا و بیرکاری و فیزیا بوو دەرنەچووم کە پێشتر هەرگیز نەدەکەوتم، بەڵام ئیتر دەرنەچووم. وتم واز لە خوێندن ئەهێنم، بەڵام نیان هێشت. ئیتر بڕیارم ما بچمە بەشی وێژەیی. سوپاس بەخوا ئێستا پۆلی 11م و چەند مانگێکی تر ئەبمە پۆلی 12 و پەشیمانیشم لەوەی ڕۆژان گوتی بێتم واز لە خوێندن ئەهێنم، چونکە هیچ شتێک وەکو خوێندنەکەم نەبوو و نابێت. ئەوەشی ئێوە دواز بهێنێت ڕۆژانێک هەر پەشیمانە بێتەوە. بە قسەی کەس مەکەن، ئەوەی لە خۆتانە هەیە و تواناتان هەیە ئەوە بکەن. ئێستا من ئەوەی دکتۆر زانیاریم هەیە، بەڵام مەرج نییە من دکتۆر بم و شاهادەم هەبێت و تۆ ئەتوانی هەموو کات سەرکەوتوو بیت. زانستی نەبوو وێژەیی نەبوو پەیمانگە. پێم بڵێن ئێوە بەشی زانستی هەڵەبژێرن یان بەشی وێژەیی، وە بۆچی؟ ئێوەش ئەتوانن چیرۆک و ئامۆژگارەکانتان بنێرن بۆ پیجی مۆم.